وەرزی زستانە. پلەکانی گەرما لێرە دادەبەزن بۆ ژێر سفر پلەی سیلیزی. لە ئێستاشدا زیاتر هاوڵاتیان پێویستیان بە ئامێری گەرمکەرەوە هەیە. بەڵام بەهۆی کەمی کارەبای نیشتیمانی خەڵک پەنا دەباتە بەر سۆبای دار. کارەبای نیشتیمانی لێرە 13 سەعات بە هاوڵاتیان دەدرێت، بەڵام زیاتر لە 30 گوندی برادۆست ئەو کارەبایی پێیان دەدرێت بە شێوەی پسڕ. ئینسان لە دوو وەرزا زۆر پێویستی بە کارەبایی، وەرزی زستانێ و وەرزی هاوینێ. ئەو دوو وەرزانەش کە دەستی پێکرد ئیدی کارەبا بوونی نابی بە شێوەیەکی پێویست، بە شێوەیەکی پسەن هەیە. بە تایبەتی وەرزی زستان کە زۆر پێویست پێبی لە زستانان بە تایبەتی شەوان سەعاتێکی 2 سەعات نییە، نیو سەعات هەیە سەعاتێک نییە. ئێمە وەکو گوندشینانی دەڤەری برادۆست لە وەرزی زستان زۆر پێویستین بە کارەبایە، بەڵام کە وەرزی زستان دادێت ئێمە بە شێوەیەکی پسر کارەبامان پێ دەدرێت. زستانان زۆر بەفر لێرە ئەباری وە ڕێژەکانی پلەی گەرمی لێرە خوار سفرە، بە شەوان لە بگرە بە تەواوی زستان خوار سفرە. چەند ڕۆژێکە بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سۆران بگۆڕێکی دەکەیوی بۆ وێستگەی دابەشکردنی کارەبای سیدەکان دابین کردووە، بەڵام تاکو ئێستاش کێشەی کەمی کارەبای نیشتیمانی لەم سنوورە چارەسەر نەکراوە. بەهێنانی مەحاویلە کێشەی وێزگەکەمان چارەسەر بووە، بەڵام هەندێک کاری تەکنیکی ناو وێزگەکەمان ماوە بۆ ئەوەی فیدەرەکان تەوازن بکەین. لەبەر ئەوە هەتا ئێستا جەماعەت بەو سەرما و سۆڵەی نەهاتینە، ئینشاءڵڵا لە ماوەیەکی کورد ئەو کێشە تەکنیکیانەش چارەسەر دەبن. لە ساڵی 2001 وێزگەی کارەبای نیشتیمانی سیدەکان دروست کراوە. 20 ساڵە هیچ گۆڕانکاریەکی تێدا ئەنجام نەدراوە. دانیشتوانی برادۆستیش بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. خواستی بەکارهێنانی ئامێرەکانی کارەباش ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.